سلااوان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی ئەزیزی شارپرس بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەیەکێک لە بنکەکانی دەنگدان لەگەڵتانین. بنکەی بورهانی حاجی محەممەد یەکە لەو بنکانەی کە لە نێو پارێزگای هەڵەبجە دیاریکراوە بۆ ڕاگەانەکان کە ڕووماڵی تدا بکەن. لەم بنکەی کە منی لێدام ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان هاتوونەتە ئێرە و دەنگی خۆیانەدەن بە بەراورد بە کاژمەرەکانی بەربیانی ڕێژەکە بەرزبوونەوەیکی زۆری بخۆ بینەوە. ئەمە لە کاتێکدا کە کۆمسیۆنی باڵای سەربەخۆ بژاردنەکان ڕێنماییاوە بە هاوڵاتیان کە لە کاتی هاتنیان بۆ دەنگدان بە پێ ڕێکارەکان دەنگی خۆیان بدەن. لەم بنکەی کە منیشی لێم ژمارەیەکی زۆر لە دەنگدەران تێدایە و بەپێی ئەو ئامارانەی کە کۆمسیۆن داوێتی بە ڕاگەیانەکان ڕێژەکە بەرز بووەتەوە کە لە کاژمەرەکانی بەرەبەیانی لە سەدا ڕێی دەنگدەران لێرە بوون، بەڵام لە ئێستا کە ڕێژەکە بەرزبووەتەوە بۆ لە سەدا 25. هەروەها ئەوەی کە لە دیمەنەکاندا دیارە کە لە پشتی منەوە ئەوە ژمارەی هاوڵاتیانە کە هاتوونەتە نێو بنکەکانی دەنگدان و دەنگی خۆیان دەدەن. لە نێو پارێزگای هەڵەبجە نزیکەی 76,000 دەنگدەر هەیە بۆ تاکو ئەم سادەی کە من ئێستا قسەی لێ دەکەم ڕێژەکە بەرزبووەتەوە بۆ لە سەدا 25. و ئەوەی کە جێگەی ئاماژەیە لە قەزای مەرکەزی تاوەکو ئێستا 48,000 دەنگدەر هەیە و لە خوورماڵ نزیکەی 15,000 دەنگدەر هەیە و هەروەها لە تەوێڵە و بیارە کە دەکاتە هەورامان نزیکەی 5,000 دەنگدەر هەیە. لە سیروانیش بە هەمان شێوە نزیکەی 8,000 دەنگدەر هەیە و لە نێو بازنەی سێ کە دیاری کراوە بۆ دەنگدەران نزیکەی 27 بنکە هەیە و 150 وێستگەش لەم سنوورە هەیە. لە سنووری بازنەی سێ نزیکەی 231,874 دەنگدەر هەیە. هاوکات ئەمە لە کاتێکدایە کە 8 کەس خۆیان کاندید کردووە لەم بازنەیە بۆ بردنەوەی 3 کورسی کە لەلایەن کۆمسیۆنەوە دیاری کراوە. ئەوەی جێگەی ئاماژەیە کە هاوڵاتیان لێرە هاتوونەتە نێو بنکەکان و بە شێوەیەکی ئاسایی پرۆسەکە بەڕێوە دەچێت. هەر لە بازنەی سێ بە گوێرەی یاسای هەڵبژاردننی نوێنەرانی عێراق کە دەبێت یەکێک لە کاندیدا سەرکەوتووەکان بە سیستمی کۆتا یەکێک لە کاندیدا سەرکەوتووەکان بە سیستمی کۆتا کە لە ڕەگەزی مێ بێت. هەروەها ئەگەر ژنێک هات و ڕەنگی خۆی سەرکەوت ئەوە پێش کاندیدا پیاوەکان دەبێت و کۆتایی ڕۆڵی خۆی دەبینێت. و ئەمەوێ ئاماژە بۆ بدەم کە ژمارەی لە هاوڵاتیان هاتوونەتە ئێرە بۆ ئەوەی کە دەنگی خۆیان بدەن بەپێی ڕێکارەکانی کۆمسیۆن ئاسانکاریان بۆ کراوە. ئەو هاوڵاتیانەشی کە کێشە گرفتیان هەبووە لە دەنگەکان لە خوێندنەوەی پەنجەمۆرەکان کەمێک سیستیکەوە دیار بوو لە کاژبەرەکانی بەرەبەیانی هەروەها لە خوورماڵ و هەروەها لە قەزای پێنجوان ئەم کێشە و گرفتە هەبوو ئەوش بەهۆی نەخوێندنەوەی ئامێری پەنجەمۆرەکە کە پرۆسەکەی کەمێک لاوااستر کرد بوو. تاکو ئەم ساتەکە من قسەی لێ دەکەم ڕێژەکە بەرزبووەتەوە بۆ لە 25 قەرەباڵغێک دیارە نێو بنکەکاندا کێشە و گرفتێکی ئەوتۆنیە لە خوێندنەوەی لە نێو ئەم بنکانی خوێندنەوەی ئەمبێری پەنجەمۆرەکە و ئەمێ ئاماژە بۆ دەم لە کاشمەریان 11 بە نزیکەی لە کاشمەر 11 لە بیارە گرژی و ئاڵۆزی دروست بوو لە نێو دەنگدەراندا کە ئەمەش بۆ هۆی کە وتەبێژی بەپێی وتەبێژی پۆلیسی هەڵەبجە ڕایگەیان کە تەنها کەمێک گرژی و ئاڵۆزی هەبووە لە نێو دەنگدەراندا و کاتیرێکی پارتی دیموکراتی کوردستان بەهۆی شەڕە بۆکسە بریندار بووە. بەڵام دۆخەکە کۆنتڕۆڵ کرا و لە ئێستادا پرۆسەی دەنگدانەکە بە ئاسایی و بەبێ کێشە بەڕێوە دەچێت.